ئەو ئاهەنگە گێڕێ و ئەڵێ عیسا کوڕی خوایە، مەریەم خوایە وە خوش خۆی خوایە ئاوا ئەکا، ئەی تۆ بۆ لەگەڵی خۆشی دەرەبڕی. برا نابێ هەر خۆشیش بوێن. ئەها چی بە خەڵگەکەنەوەن، ئەها چی بە مسلمانانەکەن، ئەها ئەم وڵاتە گاور و جوولەکە گەورە زل هێزانە چیەکەن بە مسلمان. مسلمانێ بۆ دروستەکەن هەر خۆت بکوژێ، دینێ بۆ ناشرین بکە، هەموو دنیای ناوە بەیەکە. ئەوان تۆ بە هیچ نازان، ئەی تۆ بۆچی لەگەڵیانە بەشدارەبی لە خۆشیەکانیانە؟ تۆ بۆ بەلایەوە دانیشی 100 کەڕە یاریزانێکیان ئاواکە، یعنی خواسیانە، تۆژەڵی ئەڵڵا بردیەوە، بابە لەسەر تەکەوێ. ئەڵڵا بردیەوەی چی؟ تۆ خۆش دەوێ، نابێ خۆشە بوێ، ئەوە ئەڵێ خواسیانە. لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاث. أما خوا فرمي بالراستي لامك تأكيدا قدك التوكيدا دو جار بالتأكيد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاث. كافر بنواني وتيان خواسيانا توجي لقليان خوشي وآواد دربري أشي قولي سيقوش داني قولي سيقوش يعني خواسيانا ويسروا الله أما يعني عيسى مش المريم أزاني وايا نازاني دبرو همي لدلت كبيكة بهزار پارچو تا خوای گەورە نەیکردی بە هەزار پارچەوە خواب من پارێزی.